اما بری خبدن باشور کردستان بریا سکایبی روزنامه‌وان شادیار شورش بشداری بولتن آمد به شادیار دما و باش خو دهو بشف پدکه و دولت ترک نزید سد وسایت لشکری برن هریما برادوستی و ایرو سباهاجی ایریش برن سر چپرن گریلا و شرق قومی نهاروش لوان هریمان چیت مرا پاروب کی کرم بک سپاس لبینرانی روزاوا تیوی سپاس بۆم دەرفەتە بەڵێ ڕاستەکەی بە گوێرەی و زانیاریانی کە لەبەردەستایە و بە گوێرەی ئەو پارچە ڤیدیۆیانەی کە لەبەردەستایە لە ئێوارەی دوێنێەوە تا 13 ئەیلول پەدەکە نزیکەی 200 ئۆتۆمبیل و کەلوپەری سەربازی لە چەکی گران لە ناوچە جیاوازەکانی ژێردەسەڵاتی خۆیەوە گواستۆتەوە بۆ ناوچەی سیدەکان لە هەرێمی برادۆست. و وەکوی کە زانرا دوێنێ واتا ڕۆژی 13 ئەیلول بازدەوە دەکرا کە پەدەکە بە مەرامێکی تایبەت و هەروەها بە هۆکاری تایبەت ئەم چەکە قورسانە و هەروەها ئەم جۆرە سەربازانە و نزیکەی 200 ئۆتۆمبیلی سەربازی ئەگوازێتەوە بۆ ناوچەی سیدەکان لە هەرێمی برادۆست و کاتژمێر 4 خولێکی پاشنیوەڕۆی ئەمڕۆ بە تەواوی دڵنیا بووینەوە لەوەی و ڕۆژنامەوانان و هەروەها ڕاگەیاندنکاران و خەڵکی گەلی کوردستانیش دڵنیا بوونەوە لەوەی کە ئەو گومانانەی کە هەبوو کە دەربارەی ئەوەی پەدەکە ئەم چەکانە بۆ مەبەستێکی دیاریکراوە بەکاردەهێنێت پشتڕاست بووەوە لەبەرەوەی لە کاتژمێر 4 خولێکی پاشنیوەڕۆ چەکدارانەی پەدەکە بۆ کەلوپەلە سەربازیانە هێرشیان کردوتە سەر گەیلاکانی ئازادی کوردستان لە ئەتوانم لە گەروی زینێ لە گۆڕەپانی کۆشین و چەند پارچە ڤیدیۆیەکیش بڵاو بوونەتەوە کە دەرخەری ئەوەن کە گەریلا بەرسوی ئەم چەکدارانەی پەدەکەی داوەتەوە و شەڕیش لەو ناوچانە قۆماوە شەڕ دروست بووە. ئەمەوێت ئاماژە بەوە بدەم کە دەرئەنجامی ئەم هێرشانەوە دەرئەنجامی ئەم بەکارهێنانی چەکی قورس لەلایەن پەدەکەوە پەیوەندی بە ڕووداوەکانی چەند هەفتەی ڕابردووی باشووری کوردستانەوە هەیە. یەکەم پەیوەندی بە ئەو ئاژاوەی شاری کەرکووکەوە هەیە کە پەدەکە بە هاوکاری دەوڵەتی تورک بە چاوساغی دەوڵەتی داگیرکەری تورک ئەم ئاژاوەی نانەوە و کۆی دەرئەنجامی هەموو ئەم شتانش پەیوەندی بە سەردانەکەی هاکان فیدان وەزیری دەرەوەی دەوڵەتی داگیرکەری تورکیاوە هەیە بۆ باشووری کوردستان چونکە وەکو چاوەڕوانەکە لە دوای سەردانەکە باشووری کوردستان ڕوبەڕووی ئاژاوە و شەڕ و ململانەیەکی زۆر ببێتەوە ئەوە بوو کە بینیمان ئاژاوەکانی شاری کەرکووک دروست بوو ئێستاش ئەبینین کە پەدەکە هێز ئەجوڵێنێت لە دژی گەریلاکانی ئازادی کوردستان و لەو ناوچانە ئۆتۆمبیلی سەربازی و چەکی قورس چەکی گرانی سەربازی بڵاو کاتەوە. هەروەها باس لەوەش دەکرێت بە پێی زانیاریەکان کە پەدەکە لە ئێستاە دەیەوێت ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان ئێران و عێراقا هەیە دەربارەی کۆنتڕۆلکردنی ناوچە سنووریەکان بقۆزێتەوە و بە ناوی ئەوەی کە سنوورەکان ئەپارێزێت چەکی قورس بباتە ئەو سنووران لە دژی گەیلاکانی ئازادی کوردستان بەکاری بێنێت بۆیە چاوەڕوانەکەێت کە پەدەکە ئەم کارانە بکات چونکە وەکو ئەبینین کە بە بەڵێ شادیار تە بەحسا ئێریشێ پشتی ئەمبێژن سەردانە هاکان فیدان کرد و ئێریش خۆ پشتی وێنا دەست پێ کرد گەریلایەن ئازادیە کوردستانی بەرسڤەکە چاوە ئیرۆ ڕابەرکردن چاوە بەرسڤاوان ئێریشاندان. بەڵێ بێگومان هێشتا زانیاریەکان بە شێوەیەکی تەواوەتی لە بەردەست نین لەبەرەوەی کە لایانی فەرمیش وە لایانی هێزەکانی پاراستنی گەلهەپەکە هیچ ڕاگەاندرایەکی فەرمینیە بۆی بە دیاریکراوی ئێمە ناتوانین کە باس لەوە بکەین بە دیاریکراوی چی ڕوویداوە بەڵام وەکوی کە ئێمە ئاگدارین و لەڕی سەرچاوە جیاوازیەکان و سەرچاوە هەرێمیەکانەوە زانیمانە شەڕ ڕوویداوە لە گۆڕەپانی کۆشین لە گەروی زینێ ئەمەش لەبەرەوەی کە تەقەیەکی زۆر بیستراوە تەقەیەکی زۆر کراوە بەڵام بە گوێرەی ئەو زانیارە سەرەتایانە گەریلا بە شێوەیەکی تاوەتی و بە شێوەیەکی دروست وەڵامی ئەم هێرشانەی داوەتەوە و لە چوارچەوەی پاراستنی ڕەوایە ئەو ناوچانە دەپارێزێت و وەڵامی هەموو جۆرە هێرشێکی داوەتەوە. بەێ شادیار خەڵکن باشووری کوردستانی هەلوەستەکە چاوە ڕابەری vê êrîşa pedekê û dewleta Tirka dagirkerdin gelo em bêjin daxwazê wan çi ne؟ بەڵێ بێگومان لە باشووری کوردستان بە شێوەیەکی گشتی ناڕەزایەتێکی یەکجار زۆر هەیە لە سۆشیال میدیا لە دەڕیت میدیاکانەوە و هەروەها لە ڕێگەی دامەزرا و ڕێکخراوە جیاوازەکانەوە کە
خەڵکی باشووری کوردستان ئایانەوێت دەنگی ناڕزایەتی خۆیان بگەێنن بەوەی کە بە هەموو شێوەیەک ئەم جۆرە سیاسەتانی پەدەکە بە چاوساقی دەوڵەتی داگیرکەری تورکیا ڕەت دەکەنەوە و داوای یەکگرتوویی تەواوی گەلی کوورد دەکەن لەبەرەوەی کە ئێستا بە تایبەتی باشووری کوردستان لە بەردەم دۆخێکی مەترسیدارایە هەم لە ڕووی ئەمنیەوە هەم لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت ئابووریشەوە بەڵام هاوڵاتیانی باشووری کوردستان باز لەوە دەکەن کە پەدەکە لە بری ئەوەی کە خەمی خەڵک بخوات بارودۆخی ژیانی هاوڵاتیان هەوڵ بدا باشکات خەریکی نۆکەرایەتی و یارمەتیدانی دەوڵەتی داگیرکەری تورکیا لە پێناو سەپاندنی هەژمونی داگیرکەری دەوڵەتی تورکیا و خواست و بەرژەوەندیەکانی حزب و بنەماڵەیەکی دیاریکراوە بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵکی باشووری کوردستان ڕەخنە ئەکەن لەم دۆخی کە پەدەکە بۆ باشووری کوردستانی دروست کردو و ناڕازین دەربارەی هەموو جۆرە هاوکاریکردنێکی پەدەکە بۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا. بەڵێ گەلێک سپاس ڕۆژنەماڤان شادیار شۆرەش ji باشوورê Kurdistan birêya Skype tu beşdarî bultena me bû gelek spas ji bo agahiyên te me re parvekirin.